لێرە لە دەریاچەکانی دەڤەری ڕاپەڕین ماسیگرەکان بەدەستی بەتاڵ و دڵێکی پڕەوە لەسەر ئاوەکە دەگەڕێنەوە. ماسیم بەپارە کردەوە بۆ ماڵە خۆم. ماسیگرێکی ئەم دەڤەرە باس لەوە دەکات کە 2 ڕۆژە دێمە سەر ئاوەکە و یەک ماسیشم نەگرتووە، ناچار بووم بۆ ماڵەوە ماسی بکڕم. لە کاتێکدا خۆم ماسیگرم. ئەم دۆخە تەواو ماسیگرانی ناوچەکەی نیگەران کردووە. فریاد ڕاوچێکی ترە کە نزیکەی 30 ساڵە ئەمە پیشەیەتی، دەڵێت تەمەنی لەسەر ئەم ئاوە بەڕێ کردووە و هیچ ساڵێک هێندەی ئەم ساڵ بێماسی نەبینیوە. لە کۆی 40 تۆڕ کە خستوویەتە ناو ئاوەکەوە تەنیا بە بەهای 20,000 دینار ماسی گرتووە کە تەنانەت پارەی بنزینی بەلەمەکەشی دەرنەهێناوەتەوە. 2 شەوە دێم ماسیم بەپارەی خۆم کڕێەوە بۆ ماڵێ ماسیم دەست نەکەوتەوە. بای ماڵی پەیدا نەکردووە، هەر بای منداڵەکانیشم پەیدا نەکردووە. ئەنی ئەوەندە ماسی کەمە. ئەوەندە قەلیلە. باش ئاوەکەی زۆر زیادی کردو لە چاو ساڵی زیادە لە کاتی مەمنوعەکەش بڵێن دەستی لێ ناپارێزن لێ دەگرن و ئێساکە ماسەکە نەماوە پێوە نابێت. شەوە دێ قەرزدار بوومەوە. قەرزدار بووی؟ وەڵاهی دڵخۆشەکە چییە؟ خۆگە ماسی دڵخۆشە بەڵام ڕستەکە نییە. نەوەڵە تۆگە بێ ڕۆژانە نەکەوی چیە ماڵەوە لە 2 نەفەر لێ ڕادی دینارەشی بەدڵ بچ خۆش بێ. وەڵاهی نزیکەی 40 تۆڕم داناوە بای 20,000 ماسیە بووە. چەند ساڵە وشەی دەکەیت؟ وەڵا چەند ساڵە وەڵا لە 96 دێمە بەحرێ. وەڵاهی بەتەمەن بە توو لە حێوشتی وام نەدیوە. ساڵان باشتر بووە کە ساڵان یەک ڕۆژ ڕادیۆ کابرا بای 300,000 ماسی دەبوو. ئێستا بای مەزیلەکەشم نابێت. ئەوە چەند ساڵەمە هەر داواکاری ماوەی دەین گەرادە بەعرێکەنەوە ئەو بەعرە هەر لە کورتێ دەدا. زیاد ناکە هەر لە کورتێ دەدا. ئەوە نییە بڵێ گەرای دادەنێ و بەعرێ ماسی لێ زیاد دەکاتەوە. ئەوە نەماوە. ساڵی ساڵان ئەیکە ڕۆژێکە داهاتنی بەلمی وا 150 کیلۆ 200 کیلۆ هەبوو. یەکەو شەو. ئێستا کانت بێنێ هەتا بەدەبە لەمان یەک ماسییان هەبوو یەکەو شەویش بووە. پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕینیش جەخت لەوە دەکاتەوە کە ئەوان غافڵ نەبوون لە چاودێریکردنی دۆخەکە و ڕوبەڕووی سەرپێچی کەران بوونەتەوە. لە کاتی قەدەغەی ڕاوەماسیدا 43 کەس دەستگیر کراون و دەست بەسەر 120 تۆڕیشدا گیراوە. جگە لە پراوی لێکۆڵینەوە 42 دەست بەسەر کراومان هەبووە کە دۆسەیان بۆ کراوەتەوە. لەو 34 دۆسەیە 42 کەس دەستی بەسەر گیراوە، دەستی بەسەردا گیراوە. دەستگیراوە بەسەر 9 ماتۆرسیکل کە لە ئەنجامی سەرپێچی کاران کە بە بەڵگەی ڕسمی ماسییان پێ بووە تۆڕیان پێ بووە ناچار بووین بە ماتۆڕەوە بیان دەین بەدادکە. دەستگیراوە بەسەر کەڵک چوب 4 کەڵک چوب. دەستگیراوە بەسەر تۆڕی ماسیگرتن 120 تۆڕ دەستی بەسەر داگیراوە هەموو ئەوانەی کە دۆسییان بۆ کراوەتەوە. ساڵانە بۆ پاراستنی ئەم سامانە نیشتیمانیە لە وەرزی دانانی گەرادا بۆ ماوەی 3 مانگ بڕیاری قەدەغەکردنی ڕاو دەردەچێت. ماسیگران لەلایەک دڵخۆشن بەهۆی کۆتایی قەدەغەی ڕاوماسی و زۆری ئاوی دەریاچەی زەی بچووکەوە. لەلایەکی تر هەست بە نیگەرانی دەکەن بەهۆی ئەوەی کە سامانی ماسی یەکجار کەمە ئەم ساڵ. وەکو فریاد دەڵێت ماوەی 30 ساڵە ئەم کارە دەکات هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ سامانی ماسی کەم نەبووە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەریاچەی زەی بچووک لا سنووری ئیدارەی ڕاپەڕین.